السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام. خوايا جان هرتي جنيدن يا لبرتاوي سعدي رشيد كي خوايا رزداري برازا من الرقاد استدبي خوايا وريني قريني وسلامتي بقات تزي خوايا قسمتي دلفيني خش كزاشم هستمير تشيبك خوايا جان هاي زفحة خوايا دلي زفحري نرم كي هيليني خشكم تخلاقنا دا خوايا هاي سويلة بختي خشكم ليرة مايتو ميردقي لخارجة خوايا ريان واسان كي زوبر وخوايا هاي دهامي برا خوايا دلشيني نرم كي مير بدهامي بكاتو او بريان فوتها رضا وخوايا جا دايا هاو كرم هاو خزماي تو يكيك بين مشكلين يهانو بين مشكلين وز بكرة هاقلي نبي زانا كان دلين اقر كسيك مشكلة هبو دبي دعايلو كيلو يحلبي دايا ها زاناكي تريش دلي تصبلا بيك تصلي نادري وز بكرة اتو عقلو خسانة نبي درس خط بخينا خوايا جا اقر صعدي هاتو خيانتي لي كردم يا هجنتي ديكي هنا خوايا ببرشا من دفرك كويلة توبت بي خوايا دايا ها إسا تيجيش تنباب ملوي تو خوش ناوي لو تسكي تو عمو دار على خرابي ليو دكي وز بكرة اتو عقلاني بدرس خط بخينا دي چه ما هدو حالوكا ما خوايا جان تمني دا بيرم دريج بي خوايا جان تمني دريج بي مرجي نبينم خوايا بقربانت بو درس كان بتواني بخينا درومي مطبخي أنا اللي حظبني حبيبي يا أنا اللي حيرني زمانه حبيبي يا بوسة زمانه واوي بلو سنابا واملياتوا الله لك الرادام السلام عليكم. يا هلا يا هلا قرباني شوني كاكا يا شجان سرچاوا كم بس ديو كيف دام خوز كتو سي ترانك ترادي قربانه شوني دنگو والله باس شاز بو خوا ما شاء الله جنز بيتتو كاكرشي كولو بجديد عاصم كدو لخوم بس والله او ستايلت لي ما يقورا وبصل او تشاوم دنگو حستا كما تيجم بيني بقوميني هو توتيك شوي منو جن اي بتم حفتاش تا ورقة سلف كم لا افرتيك اي اقرمرت بير لو بكيتو نابي هنگاك بني جلكش نازا مسا كما تازا كريتا كلا بيشن امانة اساني سنم فيها بخوا لويا $50 كولا $50 شو الله دراو سيك ما بو مرد فريانا مني شو مالن قلتو كد ما برم هاو غرو كاكرشي توسي هاي كرا شي. حيبا كاكا دا توزي او بارانية تسرفي كبو خود فعلا شون سلفكم اي وني يوم بقماش بابي فلوشم بو خود بو خود نبابا شتيواني حتى خلاص بلاش بوغينا. وصابي ناتم بلاي بارو مالا تلفونت كردي بوشي ورا وهاتو كاكي جيان برواتة بي دانيك مدوثي وتو إيه. تشاوي تشاوني مامس ايه كودا بروي تيدو كواني ايه بيستيكي ناسك حل عقلانية ماديا ماديا حال بهزار دفتر ويو والله وما والله كاك رشيد انجا اما توبلي شو بيبكا كل هاتي تو دايما عقلي لا شو باري شويتي بياو مردو مري هو وصفانا بوبو منك يا مادام جايك ريشي بياو يا قلمي خو اساي ايه تشيلي بكم يعني بوبو منك نينيا بار ثروت سامان كاكا بلي بو قاوم مفروش خيرك يا بوبا من الله المردو مري لا تو كحيل لمسد من بقى دو بزاني قولي خلق ببري كاكا. يباني كم باريكي سوري قولي بري قولي كم بريو تايستا كولا منو سعدي داتاشي وبخوا خوتان ايشكتان نزانيوا بلى. بس من سيب كم بو كابرا استا او كابلا تلفوني كيبو اكن بيبويرا باشا ايه حزي كاكا اللي عادي سرتو ساماني دنياي هي والله بحكم وي كاك رشي باسك اللي ناولادي وسروشتي اواني استكم بكينا فوتوغراف كل فوتوغرافي شي بيشن باخوش متويش نكوشن بيكو مردو مري يبو. عمرينا ميني او ارواد دو جارك ولا لا ديك خويا انا ايش دارك راسم بقري كاكا كان اشي موديل كاس بقى تو شعر زائل الموضوع دوزي مو كينا موديل لا حول ولا قوة بقول عنها الروج يبي وكجموني على يك سلام تعزيه بوداني مردو مري خو افراد نيه موديلين شي ودار موديل بو بدي بياي شبه شي بو بياو بي استا كاكا اوشنا خوم بس ابي بيبينم كاكا بيبينم اواسيري كيف كم او كاتا خوم يشكي تايبتي بودوز إيش تلفوني كي من بافي سوبالاي ببيني طا ما خو قلنا الله قال لي قوم خوت اي طبعا بس بلينا زو وصفهم كا
یەکەم جاریشا تۆزی خۆم قورسەوە. ئارە وەڵا کاکە حەیدەر چۆنی براو باوکم کورە حەوبرای باوکمەوە ئەوە لە بیر و چووە ئەی قەلانە بوو بێ بۆ دوکان بۆ لام ئارە وەڵا ئەوم بان کردووە چاوەڕێژە نابتم کورە خەم نەبێ کورە بەخوا ئەو پارانە هاتەیکەین بە دوو ئەو نەبوت کاکە بێژەن دوکانم هەر نەبوو کردمی بە سەحیبی ئەم دوکان دەیخوا ئاگای لێ بێ چاوەڕێتم زوویەیت نزیکی باشە بە ساقڵ بم دەیخوا حافیز بێژن داخرایەوە هیستەیەت بە قوربانێ بم خۆشم و خۆشی نەکەی قۆخۆی ڕاگدا ئەو چییە ئەڵێ نازانم منی کردێتە ساحب دوکانەوەانە کورە درۆی خۆ درۆ ئەڵێ مەڕە هەموو کەسەی گرێ تا عزیزەکەم شاکر لە بەی ئازیز وەڵڵی نییە هەن غەریبی دەکەم من غەریبی دەکەم بەس کاکە ئیشی دوکانی لێ ناگەڕێ کاکە دەورە وەرە دوکانێ شاکر باوەڕ بکە ڕۆدەیە دوکانی ناتوانی کورە دەوەرە لەگەڵ ڕەشیدی دادەنیشین هەندێک یادگاری دەجێڕینەوە چاوت ماز دەکەم شاکر لەوە کورە هەم شیرینی نییە لە شیرینی پێدرم شاکر لەوە دەی قوربانیتم سەد چاو ژنە کەچی شنی ئەم دەڕۆم دوکانی فەرموو ئەوە تێک چووە ناوەڵا ئەو هەر لەگەڵ دەستم هاینە سعدی بەری ئەو ڕوو دەبی بچمە دکتۆر موحیدی دکتۆرمە دەبی لەگەڵم بێ ئەمی دووچی دیارە بخۆ دکتۆری پێ نازانێ سات دکتۆر هەیە حەز دەکەی بخۆم تەلەفۆنیان لۆ دەکەم دکتۆرێک هاتیە باشترین دکتۆر حەز دەکەم بڕۆ کەوی یعنی نابیات تو بێ لەگەر من ئیلۆچ بێ بابا خۆم کلچێت تومە عزیزەکەم لە خۆت بەتەنێ بڕ سعدی حەز دەکەم ئەتون لەگەڵ بێ کە دەچمە دکتۆر ئەوە ئەشیاکی پێویست بوو من نەمتوانی بچم بکڕم لە بابا شەیلۆچیە حەبە و دەرمانە هەبلێ سەلام عەلەیکم و حەبانە بدێ ماخرانە بێ خۆ قابلە نییە نەوەمی ناتەقێنی ئەی زۆر قەنجکێ بەڕاستی چاوەکەم تووڕە نەبێ ها ئیشم بێ چاوەکەم دێخۆ حافیز ئەگەر ئەتوو دەستت ناو زێر بێ برادەرەکانی تەلەفۆن لێ بکەن ڕۆشتیە ژن چییە منداڵ چییە قەت نازانم کاکڕەشی چی کاکە وڵا یەک منە نیشمەیە بەخۆ کورە ئیشێکی بێژن با خۆم نەکوشم کاکە چارێکێک ئەلەیکە سەلام کاکە باشی قوربانە بەخێر بێت فەرموو برا کاکە گیان ئەمانەمان هەیە وەرە ئێرەوە حەزەکەی با ئەوەکەن عەفوو ئەمانەمان ئێمە زۆر جوانە بۆ کراسوشت کورە خوا ماڵە دامانێتیەوە کاک حەیدەرەکە یەک سەعاتە بۆ باسەکەم کاک حەیدەر بەخێر بێ قوربانم فەرموو دانیشە بێژن یان کورسیە بۆ خۆ بێنە یاخوا بەخێر بێ حەیدەر و باسی ئاوایی لەگەڵ مەڕووماڵات باشی بێوی بێخوا سەلامەت بێخوا یاخوا بەخێر بی کاک حەیدەر قوربانە دڵەکەم کاکە زۆر خەجاڵەتم بە قورئان یا الله چەند زاوتم چاکی بکە پارەی تێیەچێ یاخوا بەخێر بێ سەلامەت قوربانە بێخوا بێوی بێخوا کاکە حەیدەرگیان بەڵێ تەلەفۆنم بۆ کردیت ئەوانش باسمان کرد وتم کاک بێژەنێکەیە ناسیا و دۆست و خۆشەویستە بەڵێ بڕوان پێ بگە لە تەلەفۆنەکەشا پێم وتی هیچم نەبوو کردمی بەخانی ئەم دوکانە بەڵێ کاکە حەیدەرگیان ئەوەش کاکە بێژەنە کە بۆم باس کردی لە هەمووی شەش شارەزایە قوربانم سوپاس کاکە زۆر خەجاڵەتم بە قورئانەوە بەغەڵەتی وەسفەکەی بۆ دوژمنە خەجاڵەت. وتی چاوبڕۆی ئاوایە باڵا بەرز و ئەسمەرە دوژمنە خەزانە قوربانم زۆر داوای لێبوون نەکە بێوی بێخوا تا ئیشەکان دەست پێ بکەن کاک حەیدەر بەڵێ کاک حەیدەر ئەگە باسێکی خۆتم بۆ بکەی مەسەلەن لە لادێ خەریکی چ بیتەوە بۆی تا ئەوە نیە ناو مێشکم مشاوەرات بکەم خەریکی مەڕووماڵات و زەرعادوانم زۆر باشە مەڕووماڵات و زەرعات ئەتەوێ لە شار ئیشکەی ئەمێ لە شای ئیشێ بکەم بەڵێ لە شار ئیشێ بکەی ئیشێکی باش بێژەن بەخوا وەڵی کاک حەیدەر بە قورئان فۆتۆگرافی زۆر باشم ئیشێکی زۆر خاوێنیشە فۆتۆگرافی چییە؟ کا حەیدەر فۆتۆگرافی چێ بۆ نمونە کامێرەت بۆ کڕم حەفلی بووک و زاوایە شتێکە زۆر ئاسانیشە مەسەلەن ئەوە بووکەکەیە مەسەلەن نمونە حەدی چییە زاوا نمونە مەسە ئەو بووکەکە ها زوومێکە ئەو عەفوو وەڵافێرەکە تەڕحێ و بەس تەسویرە ئەوە بۆ من نابێت بۆ تۆ نابێ کاکە ئیشێکی باش ئیشێکی باش
والله ئیشی مۆدلینگم زۆر بۆ کاک حەیدەر پێ باشە. بابە جیاواز لەویشە قۆڕانە بێنە مۆدێرن یا کەیشە کاکە من ڕۆ کاک ڕەشید. دانیشە تۆ دانیشە با بۆ باس کە بزانین چییە. بەشکم بە دڵت بێ کاکە زۆر ئاست ئەرێ تۆ زۆر سێرا. وڵە دەدۆی لاقن وەرە ماڵە باشە کاکە. سەیری خوارەوەکەم. سێر منگە وڵای ڕزم ناگە سەیری تۆکە. وەڵام نەڕۆم کاکە دانیشە بۆ هەرێ فریاکە میکە کاکە بە پیاوماندانە من وا قسەت دۆکەمە ها. برا سەیری تۆ. کاکە حەیدەر گیان تکاو یەکەم سەری ناو چاویکە ئەو وافێرە بێ سەیری چاویکەی. کاکە گیان باباسی ئیشی مۆدلەکەی بۆ کەمەشکم بە دڵی بێ بۆ نمونە کۆمپانیاکە سبوغی ڕیشە فڕۆشێ مەسەلەن ئەدەنێ دێن کامیرە دێن ئاوا لە بەردەم کامیرەکە ئاستی ڕیشی ئاون من ئەوەسی خۆت تۆزینەکەی ڕیشت سپیە ئەتەوێ ڕەش بێ ئەم بۆ یاخە بەکاربێنە لەگەڵ بۆ یاغی ئەو کۆمپانیایە مەسەلەن بۆ من کاکڕەشی لەگەڵ بۆ یاغی ڕەشی ژیانت ئاسوودە بکە کاک ڕەشید منە ڕۆم ئەوە کەیشە برا تۆ دانیشە بێشەنجان واز بێنە کاکە خۆم فکرەکەم بۆ هات بڵێ ئیشی دۆلارەکەی وەڵاهی ڕاستەکەی وەڵایی کاک ڕەشی لەوەتی تۆ ناسم فکری وا باش نەبووە خۆشم لێ سام لە دۆ کاکە حەیدەر ئەوەی ئەو مۆدیرینە بەشێ دووگوی لێ بگەی بۆی باسکە کاکە بەس ئەم شتەتان پێڵم ئەنی کاک حەیدەر بینی خۆما بێ کاک ڕەشید دەزانێ من واسیری هەیکەل و ئەوم مەکە من زۆر گەورم یعنی سیناتۆری ئەمریکی هەیە پرسوڕا بە منەکات ئەو ڕۆژە لەگە برادێ دانیشتو لە مەزرعەیە دانیشتو لەگە سیناتۆرێکی کاکمارک دانیشتو بووین باسی بارودۆخی ڕۆژەڵاتی ناوڕاستمانەکە ڕۆژەڵاتی ناوڕاست خەزم خۆمانە باسی دۆلار و بازاری دۆلار کراوتی مستەر بێژان دەستی بە گیانی کاک ڕەشی بەسەری کاک ڕەشی ئاوا دەستی دابا ئەموتی بێژان وتم هاوتی دۆلار بکڕە شەرق ئەوسەد تێکە چێ و وەرەقەیەکە بێتە ملیۆنێ طبعا بە ئەنگلیزی قسە لەگەڵ کرد ئاها کاکە حەیدەر پێم وتی لە ئەنگلیزی و ئیشا وێنەی نییە من 6 دەفتەرم هەیە ئێ زۆر باشە مەبلەغی 6 دەفتەر بۆ ئیش کفایەتە ئێمە 5 یەکەنە ناو مەعاملە و با دەفتەرێکی بمێنێ بۆ دیارە میشە سەر ناکرێ بۆچی ئینسانی ئاوا حەز ناکەمیش کاکە ڕاستە کاکە حەیدەر بۆ ڕۆژی ڕێک بۆ نەخۆش کاکە ئەوە دنیا نەخۆشکەوتی کورە ئەوەش کاکە ئەوە گریمانسەم پێویستم بەسی وەرەقێ مەسەلەن کاکە وتم کاک حەیدەر تۆ براگەوری منی ئەلم کاک حەیدەر کاکە پێویستم بە سی وەرەقی خۆ ئەڵێ ئەوە 50 چارە قەرزی چیم لێ ئێمە ڕێ نەکەوتن کاکە گیان کاکە حەیدەر کاکە نامەوێت بۆ سەد خوا ئەوە خوا نەخوا مناڵەکە نەخۆشکەوت لە لادیا یا مەڕەکانی نەخۆشکەوت نابێ شتێک بێ ئەو ئیشە بە من ناکرێت نا کاکە بێشن من وعدم ماوە لەگەڵم پیاوە ئیشەکەی تەواو ئەو ڕێکەوتین ڕێکەوتین ئێستا پارەکە لەکوێیە لە دوکانی خاڵۆزەمە ئێتۆ سیقەت پێیە بەڵێ نازەم کاکە واز لەو سیرکردنە بێنە کاکە کێڵە مشکێکی نەبینیوە تۆ جۆ بگرا بێژەنگیان کاکە حەیدەر ئێستا من لێرە ئەبم ئێوە بڕۆن پارەکە بێن و حاجریکەن و بەسمێنە لای من یەکسە لە بازاری دۆلارەکە 5 دەفتەری فەرموو بگەن بە پارە کاک ڕەشید خواحافیز بێ چاو کاک ڕەشید گیان قوربانە بووم وڵەکەم کاکە بێژەنگ هەناسەکەم ئەها والله خوشکم دوو ڕۆژە ئەوەنە نەخۆشم ئەرە والله و ڕۆهاتم بۆ لای دکتۆر بزانم چیم پێ دەڵێ بە چاوان تەلەفۆنت بۆ دەکەمەوە بە چاوان خوال لەگەڵ سەرتا چ بە خوشکم وەڵی چی بێ خوشکم ئەڵە پێویستمان بە فەحسی خوێنی مێردەکەتە ئەو نەهاتووە لەگەڵت ناوەڵڵە دڵەکەم چۆنی سەلامەت بی لیمۆ جان باشی چیەکەی لەکوێی وڵی لە ناوی شێبە دە باشە هەر ئێستا وەرە لۆکیشنە بۆ نێرم وەرە بۆ لای من دکتۆرەکانە پێویستمان بە فەحسی خوێنی مێردەکەتە لیم چاوەکەم سەد ئیشمێنە عەزیزەکەم دەتێ بکە ئەو قسانە چیەیەکی منەڵم دکتۆر پێویستی بۆیە تۆ ئێستا بێ فەحسی خوێن بکەی لیمۆ جان بە دکتۆری بڵێ با ڕۆژە چیکە ڕۆژی تری چیەوە دکتۆر پێم بڵێ بێ ئێستا بێت ئەو قسانە چیەیەکی دەی هەر ئێستا لۆکیشنە بۆ نێرم وەرە لا حول ولا قوة إلا بالله وای لە دەستە تو کاکە لوکەشی بینێ لەوە دە باشە دەی دڵەکەم خواحافیز چی بکەیت مێردی منیش وایە هەر وایس حاجم پیاو خواگیرم خواردۆ بەدەستیەوە ئێستا بوو من بەتەنیا لێرە بم کچێ من دوو دانە ڕۆژە نەخۆشم هەرنێ و تۆ چۆنیشی چی بکەرە بەخواوە نەخەم ساردە پیاو خەم لە هیچ شتێ ناخوا نا والله پیاو بای دەرەوەی تر هەرەوە نا أنا عارف بيت جولي من ڕۆشتم خوشکم باشە گیانەکەم سەلامەتی باشیان بیاوەوە تەقی بڵی پارەکەیان گۆڕی بێت سلام علیکم ئاکە بەخورە و دڵی تەقی بەخێربێنەوە سەر چاو یا الله
لە بازار ژاوی کرد خوا بەڕاست کاکە جوان دانیشە کاکە تەواو خۆڕیدان گرمانە دینار بوو بێت قسە خۆشمان لەگەڵ بوو ناکە کاکە بە چل گۆڕیمان ئای زۆر باشە دەبام نێک سەیری بۆرسە بکەم زانم چییە بزانە چەنە کاکە حەیدەر کاکە بێژان بوو بە 39 39 هەزار لە خێرین بەڵام زیاتر دابەزە لێگەڕ با بیفرۆشین لێگەڕێ زیاتر دابەزە کاکە با بیفرۆشین دابەزێ برای من کاکە باشین بیفرۆشین براگیان والله زیاتر دابەزە کاک حەیدەر من مناڵی بازارم ئەزانم کاکە کاکە حەیدەر لێگەڕێ ڕاستە کاکای بێژ ئەڵا 500 تراتە خوارە بوو بە 38 و 500 باشین بیفرۆشین کاکە لە حەولەرە کاکە گیان کاکە پارە پاری منە ئەو کی پێ پارە چی تۆیە لە حەولە وەلا کاکە کاک حەیدەر گیان توخوا یاری بە مێشکم مەکە برا کاکە پارەی خۆمە براشی تۆ کاکە نایدە نایفرۆشم کاک حەیدەر گیان لەم بە 32 نایفرۆشم کورە شەڕ مەکەنەرە وەڵا 500 تر دابەزی بوو بە 38 با بڕن کاکە کاکە بەس لێم گەڕێن برام بەس لێم گەڕێن کاکە ینی توخوا کاک ڕەشیدامە چێ تووشی منت کردو برا لا حول ولا قوة کاکە إلا بالله گیان تۆ سیقەت بە منە سیقم پێتە بەڵێ ئەی ئەمە چییە دوو دەقە جارێ بفرۆشەوە کاکە گیان مڵکی تۆ مڵکی منە مڵکی من مڵکی تۆیە فەرقمان نییە خوای گەورە ئەو پارە جوانەی داوا بە تۆ کە ئێستا لە لای منە بەڵام عەقڵی داوا بە من مەسەلەن پارەی داوا بە کاک ڕەشید پارەی داوا بە کاک حەیدەر بەڵام عەقڵی داوا بە من باشە بۆ خاتی خوا تو ئاگا لە دەمتە چیڵی یعنی کادەم کە حەیدەر بێعقڵین نا استق لا حول ولا قوة کاکە مەبەستمەوە یعنی عەقڵی داوا بە کورە کاکە سەو مەسەلە دێ من نایفرۆشم و تەواو پارەی خۆمە ئەیکە ئەرە وەڵا مەکە مەکە کورە با باز لەو شەڕ و دەنگە بێنن ڕبعێتری لێ بووە بوو بە 37 ڕبعەکەم با بیفرۆشین کاکە هەستم بیفرۆشن کاکە کاکە باش شکۆ خۆتە زانی بازار چۆن من ڕەفیقێکی دۆلار فرۆشمە ئێستا تەلەفۆنی بۆ بکەم کاک ڕەزا دوام ئەو چۆنەمانداتێ و چۆنە مەسەلەکە کاک حەیدەر وازی لێ بێنە با بیخە دەستی ئەم براکە ئەو چکە ناو دۆلارە درەنگە ڕێگرێ بەڵێ کاکە چۆنی کاک ڕەزاگیان باشی ئەحواڵ برا قوربانە بم سوپاس ئەڵی نامناسی ناوەڵە ناتناسم بێژەنم بێژەن کام بێژن ئین بێژەنی کادیلاک بێژەنی ساختە چی ئەلو سەوتت خراپ دێ کاک ڕەزاستەکەم ئی سعدی کوڕە غەزووری سعدی بڵێ ئەمریکا کاکە تقریبان ئەمڕۆ ئێمە 6 دەفتەرمان کردە دیناری عێراقی ئێدە بەهات نابا لای من برا کاکە وەڵی پارەی خۆم نەبووین برادێک بووتی لای خزمێکی خۆمەی کەمتر خۆتەزانی دەسەڵاتشم نەبوو لەسەر بەڵام سە پارەکە بە منە ینی پارە توانین بڵێ هی منە اینجا ئەمانەیە وەرەقە بکڕین زۆر باشە کاکە ئێستا بزان لە بازار بە چەندە حسابی خۆتان بکەن لەگەڵ ما بەعفو بە قورئان 500 تری لێ بوو بە 36 ڕبع کاکە 36 ڕبعەکە ئێستا کاکە وەرن لە لای من بە 35 و نیو بیبن وەڵاهی من زۆر پێم بەس بە حەزەکی با ڕاوێژێکی جەماعەتیش بکەم کاکە ئەڵێ بە 35 و نیوەتان دەمێت بزانە کەمتر ناماناتێت دۆزێ کەمتر هیچی وای فەرق نییە کاک ڕەزاق بۆ خۆمان کەمتر کاکە بە 35 و ڕبع چی گوێرە داوە ڕبعەش لا دەکاکە 35 تاو کاکە 35 دەبەست با پێیان بڵێم و هەر ئاوە لەگەڵم بە 1 دقا کاکە 35 کاکە بلۆچێت تەزویر بێ بۆ خاتری خوا بڵێ بە حسابی جیازەمان ناتێ کاک ڕەزا ئەیکیتە ناو جیازە وایە ورە برامەوە تو باسی ستەکەم بە شەر دەیفرۆشم تازە دوکانم دانایە ئەگەر دێن دەیبەن دەیکڕن ئەوە من لە خزمەت دامە ئەگەر ناتانەوێ لێگەڕن کاکە تاو یعنی تەزویر نییە بابە شتیوانیە تەزویری چێ و باسی ستەکە تاو لەمادەم بە حسابی جیازە بڕۆن بیگۆڕن کاکە تاو کاکە ئەوە کاگڕەشی و ئاینسەڵێن تاوە زۆر باشە کاک ڕەزابینە کوێ وەرە چایخانەکەی ناو بازاڕی چاخانەیەکی کاکە ئەوە دۆلار فرۆشە چای چییە کاکە گیان دۆلار فرۆشە بەس لەبەر چاوە نفوسە چێتە چاوە نەفۆشیشی برا کورە سیقەت بە منە تەواو سیقە هەیە تەواو کاک ڕەزاگیان ئێستا دێن باشە براگیان وەرن خوافیز برا داسن کاکە بڕۆ تاو ناماتی کاکە نانە کاکە ئێوە دانیشن من زوی گۆڕم و دێمەوە جارە بارمە برا بۆ کوێشی بە یەک گۆڕین کاگڕەشەوە چییە وەڵای بڵێ پارە ساڵمە سیقەت بە من نییە پارە ساڵ ئەوە سوکایەتیە بە من کاک ڕەشید کاکەیان ڕاستەکە پارە زاڵمەوە شەیتان وایە تۆ سیقەت بە من نییە یعنی سیقە ئەو ئاسمانگم پێێتە وەڵایی بمرمە زۆر لەو پێم خۆشتر بوو ئەو کاکە من ئەوی شە ناکەم برشتی وا ناکەم کاکە معقول نییە کاکە ئەوە دانیشتن کاکە
کاکە گیان هیچ معقول نییە برام بۆ ئەمڕۆ کامل ئەو کابرای سوکایەتی بە من کرد هیچی سوگاتی بەیانی هاتوو لەوێ دانیشتوم ئەم بێژەنە بەش و باڵا بەرزە قسەی بۆ کا دانیشتە سێ لا دیوارەکە ئەمە یەک ئێستا سیقەی بە من نییە باشە سێم ئیستا سێری زاوی ئەولاکە کاکەیان تۆ هەسەوە کە ڕۆشانێ بەخوای کەی تۆشانێ کاکە حیدەر ئەم پیاوە ئەو پەڕیتی سیقەیە کاکە لە منی وەرگرا هەرچی ڕوویا من ئەدەمەوە بۆ چۆڕی بە یەک ڕووی کاکە گیان سیقەتان پێم نییە ئەینەن مەسەلە کارەی منە کاکە براگیان کاکە زین چییە کاپە لەمەگە ئەو ئامانەتی ئەخەوێنم کاکە گیان ئەوە بگرە ئەمە ئەو چییە بۆی سیقەم پێ بکەیت 6 دەفتەر بە 25,000 بابە تۆ ڕابێنی کاکە تۆ حیا بردم لای ئەم پیاوە 6 دەفتەر لە کێو 25,000 کوجا مەرحەبا تۆ بخەرۆ شوێنی خۆی دقیق ئەم 25 کاکڕش ئەم 25 بۆ من وەکو 6 دەفتەر وایە من بە ئارەقی ناوچوان بەچی بەیەمان کردوە کاکە ڕاستە کاکە نا حەدم نیە تۆ بگرە کاکە بۆ دڵنیاییش ئەو کارتەشت بالا بێ ئەم کارتە چییە ئەوە ئینە شەقامی کۆلە کاکە کاکەکی بۆ خۆم و خۆمم لەگەڵ کاکە گیان کاکە بێژن گیان ئەوە بگرە بە پارەی مەڕووماڵات ناوێتی بێ کۆ بەڕەندەشانی خۆ تۆ لەگەڵ خۆ تابی بە باقوربانە بە بڕۆ خواحافیزتان بێ خواحافیز برا سعد یێرۆ گەشتی دەکوێتەوە چی لە ناو سیارەیمە خۆ بە تارەی نایەم ئەیاوە ڕێ قەرەبارغا دە باشە دەی خێراوەرە تااقەتم چوو لێرەوە چاوەڕێ بکەم باشە هاتم بەحافیز چی بوو خوشکم کچی منیش دەڵێ دەبێ مێر بەکرد بێ بۆچی فەحسی خوێنیەوە ئەیدە باشە تەلەفۆنێکی بۆ بکە هەوا بۆ یەکەم وەڵا ئەوەندە مەشغوڵە بزان پێی دەکرێت بێ نەخۆشی قابلی لەوارە بێبێت ئەلو پیاوەکە باشی ئەمن زۆر باشم ئینشاڵڵا توش باشی مەمنونم ئەمن لە دکتۆرم دەزانم دەڵێ فەحسی مێردەکەتی دەبی بێ ئەوە چ بوو بابە ئەوە چ بوو ئەوێ دێ دەرێ فەحسی مێردەکەتی دەبێ لە چێوەی پێگوتی مەبەستم ئەوە نییە مەبەستم وەیە لەو ڕۆژانەدا هەموو خەڵک نییە پێویستی بە فەحسی مێردەکەتی یعنی توزانم ئەیدە باشە من لێرە چاوەڕێم ئای بەزوو بەوەرە چی و قسێ دەکەی ئەمە ئیشمەیە کوڕە ئیشی چە وا من نەخۆشم ئەمن جانەکەم چاوەکەم وەڵڵا ئیشمەیە تلا ئیشمەیە بیلا ئیشمەیە چاوەکەم بەسە گوتما چاوەڕە دەکەم زوو بەوەرە دەی عزیزەکەم چاوەکەم ئیشم هەیە دوای گلەی نەکەی لەوانەیە ساعتەچکە لەوانەیە 2 ساعتکە لەوانەیە 5 ساعتیکە ساعتێک کە لێ ڕادەوەستم لێرە دەبی لێ خواحافیز هەوڵ دەدەم خواحافیز چی لێ نایە وەڵا من کارم هەیە و نازانم چی و هەزار بە پیا هەرە قساناکە ئەرێ وەڵا بڵێن چی کورە حەیدەر جواب نادوە بە پێشەنیکەم باشم دوو سەلامە چیان لێەوە نیان فڕان بێت بۆ 6 دەفتەر بۆ پارەوە پارێ زۆریان پێ جواب نایەنەوە سەلام عەلیکم کورە بەخێر نێیتەوە بەم لیشتاو بێتەوە ئەو هەموو تەلەفۆنەکەم بۆ جواب نایێتەوە حەیدەر نەفرۆش پێ بە پارەکەەوە توخوا کاکڕەشید ئەوە زەلامە تووشی منت کردووە بۆ ئەوە چییە باوکڕە ڕەزیل پیسکە وەرە زەلام ئەو هەموو پیاوەتیم بۆی بووە ئیش و کاری دنیام جێهێشتووە شەریکاتی دنیام جێهێشتووە لە ڕۆژێک کامل من لەگەڵی بوومە منی ئەلوێ فڕێداوە نیو ساعتە بەڕێگاومە تاتومە تێرە بۆ وەڵا قەرەباڵەغە بەنزینم سەرفە بێ بەجدیدا کورا براگە من لەگەڵ ئەو نەوە ئەنەفەرانەت یەکەڵ مەکە بەقورە با معاملەی خۆش بێ کورە بێژم با نەخۆم نەکوژم تۆ پارە بینی وەک لۆکە نەرمەبی بۆ خاطری خۆ کاکە پارەی لێ قەرزەکەم ئیسفادەی لێگەین هەم پارەی لێ قەرزەکەم بۆ خۆم هەم بۆ تۆش ئیسفادە لەوەکەی چەند ئیسفادەت لە من کردووە وەڵا هیچ مسقالە زەڕەش ئیسفادە لەو ناکی بابە کورە کاکە گیان بەخوام پێکێنمەوە گوێ لە تۆ ناگرم سەر تەلەفۆنی بۆکەم بۆی بکە بدڵی خۆت کاک حەیدەر بێ منە ڕۆ بابە بۆ کوێ ڕۆی ئیسفادەیەکە بە حەقی قورعان پەنێ کراوە کورە کاکە خەمی ئەوتە ئارە وەڵا کورە کاکە تووڕە کردووە کورە کاکە تووڕەم نەکردو پارەی گۆڕی من لەبەرچی بێتاقەتم پارەکەی گۆڕی و ڕۆژ بۆکوێ تۆ لادی و تێ ڕۆمەوە کورە بۆ خاتری خوا تووڕە نەکرد بێ هەرچە تێرەکەم پەنێ کاڵێ کورە وەڵی چم نەکردووە ئەی خوشکم تۆ چەند مناڵە هەیە وەڵا من یەکم هەیە ئەی تۆ چەندت هەیە ئەوە لێ نەستنە وەڵام من جارێ هیچی ئیشەڵڵا خوا دەکات ئیشەڵڵا هەموو شتێ لە دەست خۆیان بێ مێری خەفەتیشی لێمە خۆ بەخوا پیاو هەروایە کە بیرلەوە بکەیتەوە قەلق بێ خۆ گرنگترێت ئەی هەوا ئەو سوودفەیە دەبی لۆ من مشکلەکە دروست ببیتم
قەت بە تەنیا حەزم لێ نییە بێمە لای دکتۆر ئەم مێردەشم هەر پێم وت وەرە وەرە کاکە وەرە نایە میش و کارەکانم گرنگترێکە وەڵام من فێر بمەوە بە تەنیا هاتووم ترەڵی چی بخوا ئەلو جێ بگرە ئیشەشی زەرورم پێیە بڕۆ پەنایەکی بۆ چی بووە؟ کورەتە زوو بڕۆ ئیشم پێێتە باشە ڕێستە ئێدەی سعدی قسە بکە دوور کەوتومەتەوانێ جێ بگرە ئەو ژینەی کە لە کلی دانیشتی دەزانی چێە؟ کێیە؟ جێوە هەناری خێزانمە یعنی هەردووکمان هاچین بۆ لای یەک دکتۆر لەو سوتفەیە لەو هەمە دکتۆرەت لۆ دکتۆرە هەر بژاردیە یە باش من قوڕی کێ بکەم بەسەرما سعدی جێ بگرە هەر ئێستا ئەوێن دەرێ بەجی دێلی و دەڕۆی باشە باشە دەیخوا حافظ حافظ ئەو بۆ کوێ دەڕۆین؟ واللهی دایکم تەلەفۆنی کردووە لە وەزعم زۆر خراپە بێ بڕۆم بۆ لای ئەو مێردەکەت دێ بەحسەکەت نا تەلەفۆنم بۆ کردووە کە نایەت دەیخوا حافظ بەخێرچی سلام علیکم بەسەر ناوی خۆت داهاتی بەخێر بێ هەنار کوی باشم وەزت کووە ئەحوالت کووە دکتۆر چی گوت والله دکتۆر وتی دەبێ مێردەکەت بێ فەحس بکە لە بەتوو نەبایە قەدە و هازوو دەداهاتم بەس بابە هەنار نەخۆش بی ئەمە لە هیشێ بم ڕسمدا لە هیشێ بدە مەرگم پێش بدەکەی جانەکە خوانە کا دەوامەڵێ کا دکتۆرە چییە؟ لە ژوورەوەی هەست باسی بۆ لای دکتۆر جانا زانی تو ڕۆژ بەڕۆژ جوانتر دەبی وەختی وەیە ئەمری نەمێنێ ئەوە بوو بە چلو چوار چلو چوە والله خەنی بۆ حەیدەر کورە خەنیکی بۆ خاتی خوا تۆ تووڕە کردووە نایەتەوە بەلامانە نانە دێتەوە من قسەم کردو لەگەڵ کورە خەمی ئەومە بچێ خۆی بیفرۆشێتە بڕاتەوە بۆ لادێ هەنای دۆزم وەرە نا بابە نا من دانیشتم لەگەڵی تۆ با تەلەفۆنێکی بۆ بکەم ئەمری نەمێنێوەتانە تەلەفۆنیشی بۆ کەم جواب نایەتەوە بە قورئان تووڕە کردووە من تەکیدم لە تۆ تەبیعەتی نا پارەیاتە دەست ڕێک ئەمەی فرۆشت ئەرە وەڵا خۆی کردیەوە سەوتێ بە خارێکی بزبە ئێوە بەشەرن ئەی هاوار ماڵی من تاکاوەکە ئێوە مرۆڤن بۆ کاک حەیدەر بۆ ماڵی کاول بوو نازان تووشیشی بووم ئەی هاوار کورە کاکە گەڵا بووە بە چلو چوار چی خێرەکە حەقە مەولوو بکەیت نەحلە لەو دۆلارە خۆ دۆلانە و چیتان بە من کرد ئەی هەروەڵا دۆلارەکە لیبی بوو تەزیورە ناڕوا لە بازار چی لیبی ئەوە منەشمە مەرگەدی شوردە شکال لە هەردووکتان دەکەم بۆ خاتی خوا بۆ مشکان لە بێژنکە خۆخەتای من نییە من تۆ ناتم شکال لە تۆکەم باڵانسی حسابەکەت بەشی ئەم پەیوەندیە ناکات کایە باڵانسەکەت زیاد بکە ئۆف ئەوە وحدەشم نەما شکال لە هەردووکتان دەکەمە چم بۆ مەرکەز ئەمری نەمێنێ باش کاکە توزانم لیبیە من منە ڕۆ وەرە کاکە بۆ چوە بۆ خاتی خوا وەرە وەرە سلام علیکم عليكم السلام وين؟ الله وبركاته كوي بخير بين ولو وسعت بخير كوا بين، وين بخير احوالت بين، كوا ستاوان. بابت كوا انگو كنا صحتك تعود مازدا كمويات كنا باشا مويات تدخل ما شاء الله زور قولا بها بخير ستاوان دنيا وهاي دنيا وهاي كاتكم ميدون دكم اري والله بتسكبهم اي والله كشبيلو كم ده حادث تاكش قولا اري والله باشا دات ما كنا دا يا زمانه تخوش اري از او سن كابرا اتش باش بلي لقى بابي دات كاسر الحمد لله ادي او كاتي لدوازين خوت انا ادي لدوازين ايش ما ذاك النية او تاتي بدس كادك ادي قربان باشي خوت انا ما باش يا ربي باش بي ما بخير ستاوان حيلاني دبن او الى زاره ثانيه حيلاني بخير ستاوان يسترخص متانا كم بس تصاو خوش حيلاني زعما نعم جيت نفرش دي بلاس خلا هم ديش برادر من زور بنا باقا ما مساج جانك بخير ستاو ئەوانە ئیشاڵە دەبێتە شفا لە بۆتان ئیشاڵە ئەو دوو پارچەیە سبەینان و ئێواران پاژنانی سبەینان و ئێواران پاژنانی وانم دیاری کردی ئەوەشیان سێجەمە هەر پاژنانی دەخۆی ئەوەشیان بەش شەوان دەخۆی ئەوەشیان بەش شەوان یا ڕەبی دەست چاوت خۆش بی ئیشاڵە دەبتە شفا ئیشاڵە سوودی دەبیتن ئیشاڵە ئەدەوە چەندی ئەوە هیچ ناکاتن هیچ ناکە بەعادی ئەوە یەکدری دەناسین ئەمە یەکدری دەناسین ئەمە غزمێچین تو لە غزمەچی نێزیکتری لە بۆ نابی چەندی کە 30,000 دەکات 30,000ەکە بەسە
ئەوەش هەزارەکە نابی نابی وەردەگری عادی منە نابی وەردەگری کات نابی عادی منە وەگەرە مامۆستا. نوێر عادی برە منە. دەوەگرای هەوار بزانە خۆی چەند باشە زۆر باشە ئیش نییە مەمنونم ڕێستان هەیە یاخوا مێت لەیەکمێت هەیە فەرموو ئەتون دوو زەرعچی ناکەی تورێت و علی لە ڕاحەتا ئێرە دیچەوە ئەوەش دەکەین ئینشاءڵە لە ئایندا ئینشاءڵە بەخێر بێسە چاوان سلام لە بابت کەمێ ئینشاءڵە دێ بابڕ بخێر بێسە چاو بەخێر بێسە چاو بەخێر بێسە چاو ئەو جەبا پێ بێ هیچ ئیشت بە من نەماوە نییە ناوەڵا شەکەنی ئەو ئێستا کە بە تەکسێکی بڕەوە چکە پێش ئەوێ بێمە ئێرە گوتم کاکە هەر وەختە چی بی لەگە خێزانەکەم تەواوم عنوانی ئێریان دەدەمێت سادی ئەم بە تەکسی بڕۆمەوە کورە ئیشم هەیە کاکەن مەمنەوەی نی کە ئەم لە بەخاتی تو هاتی بە ئەی باشە لەبەر خاتری مناتی بەستە تا ماڵەشم ببەوە کورە عەزیزەکەم وەڵڵا ئیشم هەیە ئێستا کەس لێرە بڕۆ نیە دیستان دوور دەکەومە ئێرە نێزیکترین جێنیە ئەو برادرم تەلەفۆنی لێ بکەم هەندێک ئیشی ئەومانەیە قماش و شتووە ئۆف سادی ئۆف باشەوا دەڕۆ ئۆف هەنار ئۆف نیمە باشی تۆ چۆنی سعدی لە چێن دەری چی ئەەکەم قابلە لەو مەطعەمە و چاوەڕی تۆکەم مەطعەمەکەی بەرامبەر دکتۆرەکەی لەوێم تە وەرە وەرە بێمەوە بۆ ئەوێ ئێستا وەرە وەرەوە هەنارم بەڕێ کرد ئەو لیم و با یەک مژدەت بدەبێ پارێ و فاسەشمان لۆگەڕاوە بۆ لەبەرەوەی هەمن هەر یەک زەلام نیمە هەر یەک فاسیخینیان ناوێ ئەو فاسیخینی لۆ هەناریم کە دوو لۆ توشتە بیتن یەک سەر ئێستا ڕسمەکەم لێگرتیە و پیشانی دکتۆری دەدەین ئەوێ دەڵێ دوو ماڵ و یەک سەکرد